ڕنگدانەی پرۆسەی چەکسووتاندنی دەستێگەریلا لەسەر تورکیا و خۆرهەڵاتی ناوەڕاست. نووسینی مافناس و توێژەر ئارام حاجی. هەروەک لە ڕاگەیاندراوە مێژوویەکەی گروپێکی گەریلا سەبارەت بە لەناوبردنی چەک لە 11 حوتی 2005 وەک نیازپاکێک بۆ سەرکەوتنی پرۆسەی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک لەسەر بنەمای بانگەوازی 27 شوباتی 2005 بۆ ئاشتی کۆمەڵگەی دیموکراتی ڕەبەر عەبدوڵڵا ئۆجەلان و بڕیارەکانی 12مین کۆنگرەی پەکەکە لە ڕۆژانی 5 حوتی ئایاردا ئەنجام دراوە هاتووە بە ئامانجی بەردەوامیدان بە تێکۆشانی ئازادی دیموکراسی و سۆسیالیزمی بەڕێبازی سیاسەتی دیموکراتی و یاسایی لەسەر بنەمای دەرکردنی یاساکانی ئینتیگراسیۆنی دیموکراتی لە پارێزگای سلێمانی لە باشووری کوردستان بە ئیرادەی ئازادی خۆمان چەکەکانمان لەناو دەبەین. ئەوان پێیان وایە لە ژینگەیەکی وەهادا کە گوشار و تاڵانکاری و فاشیستی برێویسەندووە ناوچەکەمان بۆ بەگۆمی خوێن و گەلەکەمان لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە ژیانی ئاشتەوایی ئازادی و یەکسانی دیموکراتی هەیە. گرنگی و ڕاستەنووکەی ئەم هەنگاوە مێژوویەمان دەبینین و هەستی پێ دەکەین. هەر لەم سۆنگەیەوە بانگ لە سەرجەم هێزە ناوچەی جیهانیەکان دەکەین کە بەرپرسن لە هەموو ئێش و ئازاری گەلەکەمان ڕێز لە مافەڕەوانەتەوەی دیموکراتیەکانی گەلەکەمان بکردن و پشتیوانی لە پرۆسەی ئاشتی و چارەسەری دیموکراتیانە بکەن. لە تەوەرە جەوهەریەکانی پرۆسەی ئاشتی کوردی تورکی و تاقیکردنەوەکی ڕاستەقینەی جدیبوونی هەردوو لایەنە لەسەر سەرخستنی پرۆسەکە و بردنی بەرەو چارەسەرێکی سیاسی مەدەنیانە. دانان یا سووتاندن نەک ڕادەستکردن و گەڕانەوە بۆ چیا تەنیا هەنگاوێکی سەربازی نییە لە دیرۆکی ئەو هێزەدا، بەڵکو پەیوەندی بە ئاماژەگەلێکی استراتیژیەوە هەیە کە پەیوەستە بە وەرچەرخانی سروشی دەوڵەت و سەر لە نوێ نەخشە کێشانەی سیاسی ناوخۆیی و چون بەرەو بنیادنانی پێگەهێنانی هەڵسەنگی هەرێمایەتیەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست و ئەمانجیش لە موتارە خستنەڕووی ڕنگدانەوەی ئەو هەنگاوانەیە لەسەر ئاستی تورکیا و خۆرهەڵاتی ناوەڕاست. یەکەم چەک سووتاندن لە ڕاستاگشتیەکەیدا وەک هەنگاوێک لە هەنگاوەکانی سەرخستنی پرۆسەی ئاشتی. هەروەک ئاشکرایە بنەماکانی پرۆسەی چەک سووتاندن خۆی لە پاشخان و ڕۆڵی چەکدا دەبینێتەوە لە هاوکێشەی گفتوگۆکاندا سەبارەت بە پرۆسەی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک. ئەم پاشخانی پرۆسەی ئاشتی ساڵی 2013 بۆ 2015 ئێمە دەزانی لەم دوایانەدا دەست پێشخەریەکی ناوازە کرا بۆ چارەسەری ململانێ لەگەڵ کورد لە ڕێگەی گفتوگوی سیاسیەوە کە دیارترین دەرکەوتنی لە پەیامی نەورۆزی 2013 ڕەبەر ئۆجەلاندا بوو کە تیایدا بانگەوازی کرد لە ئاگربەست شەکشەی گەریلا لە تورکیا زەمینە ڕەخساندن بۆ چارەسەرێکی سیاسی گشتگیر. دوو ڕۆڵی چەک لە هاوکێشەی گفتوگۆکاندا. چەک هەمیشەیەکێ لە کارتەکانی هێز بۆ لە دەستی گەریلادا و بۆ دانانی لە بەرامبەردا دەوڵەتی تورک بەر لە هەر چاکسازیەکی سیاسیە دەستوری سووربوونی خۆی لەسەر دانانی چەک نیشانداوە. دووەم ڕنگدانەی پرۆسەکە لەسەر تورکیا. چەک سووتاندن تەنها پرۆسەیەکی تاگلایەنەی گەریلا نییە بۆ وەڵامدانەوە بە پرسی ئاشتی، بەڵکو لە هەناویدا بارگاویە بەسەر لە نوێ پێکێنانەی سروشی دەوڵەت و باشترکردنی ژینگەی ئابووری ئەمنی و کاریگەری لەسەر دۆخی سیاسی ناوخۆی تورکیا بەم شێوەی لای خوارەوە. یەک ڕنگدانەوەی چەک سووتاندن لەسەر سەر لە نوێ پێکێنانی سروشتی دەوڵەت. سەرکەوتنی پرۆسەی چەک سووتاندن سەرەتای وەرچەرخانی تورکیایە لە دەوڵەتێکی تاگنەتەوەییەوە بۆ دەوڵەتێکی فرەش و ناسی. ڕنگدانەوەی چەک سووتاندن لەسەر سەر لە نوێ پێکێنانەوەی سروشتی دەوڵەت. سەرکەوتنی پرۆسەی چەک سووتاندن سەرەتای وەرچەرخانی تورکیایە لە دەوڵەتێکی تاگنەتەوەییەوە بۆ دەوڵەتێکی فرەش و ناسی کە لە ڕووی سیاسی و کلتوریەوە دان بەبوونی کووردا دەنێت و ستاتۆی فەرمانڕەوایەتی دەوڵەتە بەرەو دیموکراسێتێکی تەوافقی گشتگیر دەبات. دوو باشکردنی دۆخی ئابووری ئەمنی تورکیا. سەرکەوتنی پرۆسەی ئاشتی چەک سووتاندن تیایدا سەرەتای کۆتایی هێنانە بە ململانەیەک کە تەرخانکردنێکی دارایی زەبەلاحی خست بۆ خزمەتکەرتی ئەمنی و سەربازی تورکیاوە و لە دۆخی ئاشتیدا ژینگەوە بەرهێنان ڕوو لە بوژانەوە دەکات، بەتایبەت لە باکوور، دیاربەکر، شەرناخ، خەکاری هەتا دوایی وە بوژانەوەی کەرتی گەشت و گوزار و بنیادنانەوەی ئەو ئاوێتە بوونە کۆمەڵاتیەی کە خزمەت بە بوژانەوەی فەرهەنگ و کلتوری کۆمەڵگەی کوردی دەکات لە باکووردا. کاریگەری لەسەر دۆخی سیاسی ناوخۆ. پرۆسەی چەک سووتاندن سەرەتای چوونە بەرەو بنیادنانێکی کارا و کاریگەرتری دەمپارتی لە ژیانی سیاسی تورکیا و کردنی بەهێزێکی نوێنەرایەتی دیموکراتی جۆری کە توانای نوێنەرایەتی ڕاستەقینەی پێدەبەخشێت بۆ ئاوات و ئامانجە نیشتیمانیەکانی کورد لە تورکیادا. چونکە شکستی پرۆسەکە دەبێتە مای بە ئەهریمە ناساندنی بزوتنەوەی ئازادی خوازانی کورد و بەرزکردنەوەی گوتاری دەوڵەتنەتەوەی سەردەست و تەسەکردنەوەی پانتایەکانی ژینگەی دیموکراسی کە زەرمەندی یەکەم تیایدا کورد دەبێت. تێم ڕنگدانەوە هەرێمایەتیەکانی لەسەر خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی. پرۆسەی ئاشتی کۆمەڵگەی دیموکراتیک
بە دەستپێکی چەکسووتاندن وەک بەدەمەوەچوونی گوتاری ڕێبەر و ڕێبەرایەتی. یەک چوونە بەرەو وەرچەرخانێکی جۆری لە خاوەندارێتی ڕەوا بۆ پرسی نەتەوەی نیشتیمانی کوردستانی. چونکە ئەم دەستپێکە خستنەڕووی لە توانادابوونی چارەسەری ئاشتیانەیە بۆ پرسی کورد، نەک تەنها لەسەر ئاستی تورکیا، بەڵکو لەسەر ئاستی تەواوی دەوڵەتانی خاوەندار بە لۆژیکی دەوڵەت نەتەوەی سەردەست بۆ پرسی کورد. ئێران عێراق شکستی ئەم پرۆسەیە لەو بڕوای کوردی تۆختر دەکردەوە کە دەستگرتن بە خەباتی چەکداریەوە تاکە ڕێگەی زامنکردنی مافەکانی کورد بێ. ئەمە لە کاتێکدا خودی دەوڵەت نەتەوەی سەردەست لە بەکارهێنانی هێزدا بۆ چارەسەری پرسی کورد گیری خواردووە و درک بە مەترسیەکانی داهاتووی دەکات. دوو دوورکەوتنەوەی لە ئاڵۆزیەکانی ئەو هاوسەنگێ جیۆسیاسیانەی ناوچەکە کە بەردەوامبوونی ململانی چەکداری کورتیایدا دەچێتە خزمەت بە هەرێمایەتیکردنی کێشە ناوخۆیەکانی تورکیا و ئەوی پشتیوانیان لە دەوڵەتدانی لە پرسی سووریا لە ناوچەکەدا و چاوەڕوان کراوە لە ئایندەدا بە زیانێکی گەورە بەسەر کوردا بشکێتەوە و ئەمریکادا چونکە لەلایەن دەوڵەتانی نەتەوەی سەردەستەوە کورد بە هۆکاری ئەم قەیرانە نەدەزانرێت. ئەمە جگە لەوەی کە بەردەوامبوونی ململانی تورکی کوردی لە ئاگری ململانەکانی دیکەی ناوچەکە خۆشتر دەکات و چاوەڕوان کراوە کە چارەنووسی کورد بە غەزەیی بوون و لوبنانی بوون و یەمەنی بوونێکی خراپتر لەوان بەرێت. ئەوەیە کە لە بارگریانەکانی پرۆژی ئاشتی و ئارامی هەرێمەتی قورستر دەکات و بە پێچەوانەشەوە لە توانایدایەکە پشتیوانی لە تاوەکارێکی ئابووری هەرێمەتی وابکە کە ماوەی بژوانەوەی هاریکاری گەلانی ناوچەکە بێ بەگشتی بە کوردیشەوە. ئەو کوردی کە تا پێش دەستپێکردنی ئەم وەرچەرخانە مێژوویە لە دەروی ئەو پرۆسێدانراوە و بەردەوام بەشێک بۆ لە جەنگە پرۆکسیەکانی ناوچەکە لەگەڵ یەکتر و لە خزمەت و مۆدێل لە کارکردنی سیاسیدا بووە کە ڕێگری کردووە لە جیاکردنەوەی کورد و پرسەڕەواکەی لەم پاشکۆیەتیە پرۆکسی کە هەمیشە بە چارەسەر نەکردنی پرسەکە و بە خەرجبردنێکی توانایەکی مادی و معنەوی زەبەلاحی کوردی و نائومێدبوون کۆتایی هاتووە. بەرەنجام و ڕاستپاردەکان بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی. سەرخستنی پرۆسەی ئاشتی لە دەستپێکی چەکسووتاندنەوە وەک بەدەمەوەچوونی گوتاری ڕێبەر و ڕێبەرایەتی دەرفەتێکی گەورە بە تورکیا دەبەخشێ لە گواستنەوەی بۆ دەوڵەتێکی دیموکراسی و بنیادنانی کۆمەڵگەی دیموکراتیک. بەردەوامی گوتاری تاگڕەهەندی دەوڵەت نەتەوە بەر بە بنەمای دانپێدانان بە فرێوی هەمەجۆرکردنی ژینگەی سیاسی ڕادەگرێت. لەسەر ئاستی خۆرهەڵاتی ناوەڕاستیش تورکیا دەکاتە خاوەندارێتی ئەو دەرفەتەی کە چارەسەر ئاشتی خوازیەکان بۆ پرسەکانی خۆرهەڵاتی ناوەڕاست بەگشتی و پرسی کورد بە تایبەتی جێبخات و جۆرێک لە پێشەنگاتی مەدەنی و دیموکراسی بە پێگەکەی ببەخشێ کە کورتیایدا بەهۆی دەستەبەرکردنی ئاشتی دیموکراتی و بەشدارە لە بنیادنانی ئەم پێشەنگاتی تورکیا لە ناوچەکەدا. ئەم دەستپێکە بە ضرورەت بە بنەمای بنیادنانەوەی متمانەی بە چارەسەری ئاشتیانە بۆیە گرنگە لایەنە بێلایەنە هەرێمەتی و جیهانیەکان پشتیوانی لێ بکەن چونکە مای سەر لە نوێ داڕشتنەوەی دۆخێکە کە لە هەناویدا ئەو گرنتەی دەستوریانەی هەڵگرتووە کە بوون و مافەکان دەپارێزن. هەروەها مای هێنانەکانی میکانیزمی چاودێری نێودەوڵەتیە بەسەر هەر پرۆسێکی ئاشتی ئایندە لە ناوچەکەدا و بە خاتری گشتاندنی کلتوری ئارگۆمنت و ئاشتی بەسەر تورکیا و ناوچەکەدا پێویستە تەواوی دەستپێشخەرێ مەدەنی و پەروەردەیەکان پشتیوانی لێ